مەکتەبی زانایانی کۆمەڵ لە شاری هەولێر ئێوارە کۆڕێکی بۆ مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ڕێکخست. ئێوارە کۆڕەکە لە ژێر ناونیشانی برایەتی سازدرا و تیایدا ژمارەیەکی زۆر لە زانا و کەسایەتی و مامۆستایانی ئاینی لە تەواوی بۆچوون و ڕەوتە جیاوازەکان ئامادەی بوون و هەمووان جەختیان لە جێبەجێکردنی ناونیشانی کۆڕەکە لە نێو کۆمەڵگا و زانایاندا کردەوە. مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری پێهێستا و ئامانجمان ئەوە بوو زانایان کۆ بکەینەوە لەسەر پرسێک کە بابەتێکی زۆر زەروری و پێویستی و هەنووکەیە ئەویش بریتە لە برایەتی لە بینی زانایان و ئێمە هەموو لایەنەکانیشمان دعوت کرد بەبێ فەرق و جیاوازی و سوپاس بەخوای پەروەردگار ژمارەیەکی چاک و باش و زۆر و بەرفەرەوان هاتبوون ئامادە بوون. لە ئێوارە کۆڕەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری تیشکی خستە سەر گرنگی برایەتی لە نێو زانایان و جەختی کردەوە پێویستە زانایانی ئیسلامی وەک هەوێنی برایەتی لە نێو کۆمەڵگەدا ڕۆڵی کاریگەر و کارابگێڕن. باسیشی لەوە کرد نابێت زانایان ڕێگە بدەن چیتر بەم شێوەیە کوردستان بەڕێوە بچێت و زوڵم و زۆرداری بەردەوام بێت. ئەو تەبای برایەتی کە من بەبەستمە لە سەرەتاوەش گوتم هەم بە چەمکێکی تایبەتی لە نێو مامۆستایاندا و هەم چەمکی گشتیشی لە نێوانی مامۆستایان و خەڵک و میلەتەکەماندا بەگشتی. من پێم وایە زۆر جاری گوتومە کە دادگەری بناغەی تەباییە و لابردنی زوڵم و ستەم لە کۆمەڵگادا زەمینە خۆش دەکات بۆ تەبایی. دادگەری بناغەی تەباییە، زوڵم و ستەم بناغەی ناتەباییە. وەڵڵاهی مامۆستایان بە دادگەری وڵات فەڕاح دەبێت، نیعمەتەکان بەرەکەتیان دەکەوێتێ. بەبێ دادگەری ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ چ جای وڵاتەکە. لە بەشێکی دیکەی کۆڕەکەدا مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کرد ڕێگەی مامۆستایانی ئاینی ڕێگەی پێغەمبەرانە، هەر بۆیە ناخۆشی و ناڕەحەتی زۆر دێتە بەردەمیان و پێویستە ئارامی لەسەر بگرن. لە بەشێکی تری قسەکانیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری لەبارەی ناو لە خۆنانەوە دەڵێت ئەوەی گرینگە ناوەڕۆکە، هەر بۆیە پێویستە ناوەڕۆکێکی گرنگمان هەبێت و نابێت بە ناو فری بخۆین. یەکێک لە پێغەمبەران نییە قەومەکەی ئازاریان نەدابێت دەریان نەکردبێ. پێغەمبەری خاتم صلی الله علیه و آله وسلم لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتێک کە بینیوێتی دەڵێ کە عەزیەت دەدرا دەیفەرموو رحم الله أخي موسى لقد أوذي بأكثر من هذا فصبر. خوار ڕەحم بە موسای برام کە لەوەش زیاتر عەزیەت درا بەڵام خۆی ڕاگرت. دەبێ وریابین بە ناوی مسڵمانەتی هەڵ نەخەڵەتین، بە ناوی ئیسلامی بوون لە خۆنان هەڵ نەخەڵەتین، بە ناوی مەلایەتی هەڵ نەخەڵەتین، بە ناوی شێخایەتی سۆفیایەتی سەلەفی بوون سۆفی بوون چی بوون بەو ناوانە هەڵ نەخەڵەتین. علەمای ئێمە قاعیدەیەکیان داناوە العبرة بالمحتويات والمضامين وليست بالأسماء والعناوين. نیوەڕۆک چۆنە نەک ناو نیشان چۆنە. لە کۆتایی قسەکانیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری چەند ڕاستپاردەیەکی تایبەتیدایە زانایان و ڕایگەیاند. پێویستە زیاتر خۆمان بۆ خوددا سوڵحاو بکەین و ئیمان و تەقوا لە خۆماندا بهێنی نەدی و برایەتی و تەبایی بۆ یەک زیاد بکەین، لەگەڵ خەڵکی دابین و زیاتر بۆ هاوڵاتیان و مافخراوان بەپەرۆژ بین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.